هێشتا نەڕەویوەتەوە. بڕیاریشە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە نزیکانە و لە یەکێک لە دانیشتنەکانیدا پرسی سەرنەوەی متمانە لە هۆشیار زێباری بخاتە دەنگدانەوە. پارتیش کە خۆی بە خاوەنی زێباری دەزانێت لەلایەک بەتەنگ سومعە و ناوبانگی خۆی و تاکە وەزیرەکەیەتی لە بەغداد، لەلایەکی تریشەوە چاوەڕوانی سۆزی لایەنە کوردیەکانی ئەنجومەنی نوێنەرانە بۆ ڕزگارکردنی هۆشیار زێباری. سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئامادەیی بۆ تەواوکردنی ڕێکارەکانی سەرنەوەی متمانە لە هۆشیار زێباری وەزیری دارایی کردووە و ئاماژەی بۆ ئەوەش کرد بە پێی پەیڕەوی ناوخۆ دەبێت سەرنەوەی متمانە لە دوای تێپەڕبوونی 7 ڕۆژ بەسەر پێشکەشکردنی داواکاریەکە بخرێتە دەنگدانەوە. بڕیارە دانیشتنی ئەنجومەنی نوێنەران ڕۆژی سێشەمە ئەنجام بدرێت و بڕیاردانیش سەبارەت بە مەسەلەی سەرنەوەی متمانە لە وەزیری دارایی لە دەستی سەرۆکایەتیدایە کە ئایا سێشەمە دەبێت یاخۆد ڕۆژێکی دیکە. ڕۆژێک بەر لە دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەران پارتی چاوەڕێی ڕەحمی کوتلە کوردیەکانە لە بەغدا بۆ ئەوەی سۆزێکان بۆ زێباری بجوڵێ و بە ئومێدی ئەوەیە دەنگ بە لێسەنەوەی متمانە لە تاکە وەزیرەکە نەدەن. ئاڵا تاڵەبانی پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پارتی دیموکراتی کوردستان هۆکاری تێکدانی هاودەنگی فراکسیۆنە کوردیەکانە لە بەغدا و چاوەڕێ ناکات وەک ڕای خۆی لایەنە کوردیەکان لە بەغدا پشتیوانی لە مانەوەی هۆشیار زێباری بکەن. هەرێک لە فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی لە زاری پەرلەمانتارەکانیانەوە ئەو ڕاستیە دەدرکێنن کە خۆری زێباری پێدەچێ ئەم جارە لە ئاوابوون نزیک بوو بێتەوە و لەبەر ئەوەی پارتی لە بەغداد داوای یەکریزی دەکات و لە کوردستانیش هۆکاری هەڵۆشانەوەی یەکریزیە و لێسەنەوەی متمانەکەش پەیوەندی بە نەتەوایەتیەوە نییە و تایبەتە بە زێباری خۆیەوە. مەسعود حەیدەر پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند لەلایەن ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەوە هیچ بڕیارێکمان بۆ نەهاتووە، خۆشمان بڕیاری یەکلاکەرەوەمان نەداوە ئەو کات بڕیار دەدەین. مەسعود حەیدەر وتیشی ئێستا پارتی هەوڵێکی زۆری خستۆتە گەڕ بۆ هێشتنەوەی هۆشیار زێباری لە پۆستەکەی و نێچیرەڤان بارزانیش بۆ ئەو مەبەستە سەردانی بەغدای کرد. بەڵام پەرلەمانی عێراق ئێستا بە جۆرێکە کە پەرلەمانتاران ئازاترن لە دەنگدان. زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوە دەکات لێپرسینەوە لە هۆشیار زێباری لە قۆناغی کۆتاییدایە و تەنها متمانە سەنەوەی ماوە، بۆیە پێدەچێ بەم زوانە متمانە سەنەوەی بخرێتە دەنگدانەوە. بەوتەی ڕۆستایی لە ئێستادا پەیوەندی فراکسیۆنی پارتی لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە و کوردیەکان بە تایبەتی ئالۆزە و ئەو فراکسیۆنە نەیتوانیوە سەرنجی ئەوانەی تر بۆ لای خۆیان ڕابکێشێ. تەنها یەک ئەندام بە بەڵێ دەنگی بە وەڵامەکانی زێباری داوە کە ئەندامێکی عەرەبیە. لە بەیاننامەیەکیشدا فراکسیۆنی یەکگرتوو داوا دەکات متمانە سەندنەوە و نەسەندنەوە لە هۆشیار زێباری نەکرێتە موزایەدەی سیاسی و پیشەیانە مامەڵە بکرێت لەگەڵ دۆسیەکەدا. لەو بەیاننامەیەدا فراکسیۆنی یەکگرتوو ڕایگەیاندووە پرسی سەندنەوە لە هەر وەزیرێک کارێکی پیشەییە و تەنها پەیوەندی بە قەنەعەتی ئەندامانی فراکسیۆنەوە هەیە. سوێندی یاساییان خواردووە ئەمینداری و دەنگی خۆیان لەسەر ئەسڵی پیشەیی خۆیان بدەن بەبێ ڕەچاوکردنی لایەنی سیاسی و ئاینی و نەتەوەیی وەزیرەکە. پارتی دیموکراتی کوردستان هەوڵەکانی خستۆتە گەڕ تا پرسی وەرگرتنەوەی متمانە لە زێباری نەخرێتە دەنگدانەوە. ئەوەش کارێکی قورسە، چونکە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەگەر 50 پەرلەمانتار داوای سەنەوەی متمانە بکەن دەبێت دەستەی سەرۆکایەتی بیخاتە دەنگدانەوە، بۆیە 100 پەرلەمانتار ئیمزایان کۆ کردوێتەوە کە سەنەوەی متمانەی زێباری بخرێتە دەنگدانەوە. والله يا ريت صدر الامر معالي الوزير. كل الاعضاء بس خليني صدر امر